ڕۆڵەدا پڕ نەبێ گشت گۆشە زیندان دوژمن کۆڵ نەدا ڕۆڵە لە سزاو لەدان کە لە بچەی مەچەک باش نەتەزیێنێ کۆت و زنجیری پێدا نەڕزیێنێ. سەرۆک مام جەلال یەکێک لەو دۆسەیانەی کە زۆر گرنگی پێدەدا ئاشناکردنی جیهان بوو بۆ زوڵم و ستەمانەی بەرامبەر بە گەلی کورد کراوە لە نێویاندا جینۆسایدی ئەنفال. چالاکان و نووسەرانی بواری ئەنفال شایەدیەوەن کە مام جەلال زۆرێک لە بەڵگەنامەکانی تایبەت بە ئەنفالی پاراستووە و ناردوویەتی بۆ ناوەندە جیهانیەکان تا کاریان لەسەر بکرێت. یەکێتر لەو کەیسە گرنگانە کە مام جەلال زۆر تەرکیزی لەسەری بوو مەسەلەی کۆکردنەوەی بەڵگەنامە و دیکۆمنت بوو لەسەر تاوانی ئەنفال و هەڵەبجە و ئەو بوو سەرنجام نزیکەی 14 تەن بەڵگەنامە کۆکرایەوە لە ساڵی 91 لە ڕاپەڕینە. مام جەلال ڕۆڵێکی هێزگار گەورەی هەبوو لە کۆکردنەوەی ئەم بەڵگانەوە لە گواستنەوەی بۆ دەستێکی ئەمین ئەوە بوو گوازرایەوە بۆ ئەمریکاوە کاری لەسەر کرا لە قۆناغە جێجەکانە بۆ تەنانەت تا ئاستی دادگایکردنەکەی سەدام حوسێنی ڕژێمیش. کاتێ بەرجی یەکەمی شاید حاڵەکانی ئەنفالم چاپ کرد نوسخەیەکەم بە یاریدەری سکرتێری گشتی بۆ کاروباری ڕۆناکبیری بۆ ناردە و کاتە تەلەفۆن نەبوو ئێوارە بروسکێکیان بۆ کردم بەین لە سکرتایدا ئامادە بم کە چوومە ئەوێ تەماشام کرد ئەڵێ 5 نوسخەم بۆ بێنێ لەبەر ئەمڕۆ 5 میوانم بە نهێنی دێن لە بەغداوە مامۆستا کەمال مەسەر و کاک فواد عارفەوان بوون نووسەرەکان لە بەغداوات بوون بۆی سەر نوسخەیان بە هەدیە بادێن. لە دوای پرۆسی ئازادی ژێکێتر لەو حاڵەتانەی کە زۆر سەرنجی ڕاکێشان بۆی کە مام جەلال چەند بەخەمە لەم کەیسە و چەند بە دیقەت ینی ئاگای لە وردەکاریەکانێتی یا دەیەوێ مەسەڵەن کارێکی باش و پشتڕاست لەسەر بەڵگەنامەکان بکرێ ئەو کاتە بوو کە بەڵگەنامەیەک بڵاو کرایەوە لەسەر هەندێک کچی کوردگوایە فرەشاون بە مسر. لە یەکێ لەو دیدارانەیە کە بە خزمەتی گەیشتم لێمی پرسی لەسەر ئەو بەڵگەنامەیە و تێڕوانینی من بۆ بەڵگەنامەکە پاشان تێگەشتم لەوەی مەبەستی ئەوەیە کە خۆی چی کردووە بۆ دڵنیابوون لەم بەڵگەنامێ. یعنی لە ساتەوەختی بڵاوبوونەوەی بەڵگەنامەکەیە باسی کرد کە من پەیوەندیم کردو بە حوسنی موبارەکەوە کە سەرۆکۆماری میسر بوو و لەگەڵ مدیری مخابراتی ئەو کاتەیە قسەم کردووە کە هەر ناسی و مە پێشتر علاقم هەبوو لەگەڵێ وەفدی تایبەتم لێرەوە ناردووە بۆ مسر بۆ بە دوواداچوونی ئەو بەڵگەنامەیە. برادرانی خۆمانم ڕاستپاردووە هەموو ئەو بەڵگە و دیکۆمنتانی بەعس کە دەستی بەسەرا گیرا بوو کۆکراونەتەوە بە وردی و بە دیقەتەوە کاری لەسەر بکەن بۆی ئێمە شتێک نەکەین سبەینێ بەرپرس بدرێتەوە یا بە ناڕاست لە قەڵەم بدرێت. مام جەلال سەرۆکۆماری عێراق بوو لە یەکێ لە کۆبوونەوەکانی نەتەوە یەکگرتووەکانە کە مام جەلال بۆ نیویۆرک چوو بۆ کۆبوونەوە من هەندێک لەو کتێبانەی لەسەر ئەنفال و ئەنفالی هەڵەبجە نووسی بووم کرابوون بە ئینگلیزی ئەو کاتە 200 نوسخە لەم کتێبەی لەگەڵ خۆیان بردەوە بۆ ئەمریکا کاقوباد ئاگای لێ بوو وە لەوێدا بووی بە کاقوباد بۆی ئیشی لەسەر بکە. یعنی تەماشای خەمی ئەم پیاوە بکە سەرۆکۆماری عێراق بی ئامادەبی 200 نوسخە کتێبی ئەنفال و هەڵەبجە بە ئینگلیزی لەگەڵ خۆت بەری لەبەرەوەی لەوەی بۆ بەشداری محفلێکی دەولی ئەچیبی قۆزیتەوە ئەم دەرفەتە بۆی میلەتەکەت بە جینۆسایدی میلەتەکەی تۆ ئاشنا.